ئەزانی پێم وایە هەموو پێکهاتەکان لە عێراق ترسیان هەیە لە مەسلەی فرابازنی چکە تەجروبەیەکی نوێیە تا ڕادەیەک ئەمە یەکێ لە گرفتەکانە مەسلەی سێبازنەیەکان لەسەر ئاستی گشتی عێراق بازنەکان دابش کراوەتە سەر 83 بازنەواتە کۆتایی ژنان بۆیە کەرکووک دەبێتە ئەو سێ بازنە ئەمێنێتەوە بازنەکان چۆن لەسەر ئالەتێکی تەوافقی کاری لەسەر ئەکرێ بۆ شاری کەرکووک و هەمان شارەکانی تری عێراقش بەو شێوەیە پێشنیارمان هەیە سەبارەت بۆ ئالەتانەی کە شوێنەکان دابش بکرێن لەسەر چ ئالەتێک و بنەمایەک مثلا ئێمە هەندێک بنەمای گشتیمان هەیە لە لجنەی یاسایی بڕیارمان لەسەردا وەکو خطوط و مەبادئی عام ئەبێ ئەگەر قەزاکان بێ قەزاکان متەجاور بن بەیەکەوە ئەگەر مرکزی کەرکووک بێ ئەبێ ئەو مرکزانە بن کە مەراکزی تەسجیلیان نێزگە لەیەکەوە چونکە لە مفەوەزیەش لەسەر ئالەتی فەنیاتی دابشکردن کە پێی دەوترێ شەتر کۆمەڵی گرفتی فەنیش هەیە دێتە پێشەوە پێشنیارەکان ئەکەوێتە سەر ئاستی ئەو مفەوەزاتانی لە نێوانی ئێمە و پێکهاتەکانی تر کە هەر لایەنێ پێک هاتێک پێشنیاری خۆی هەیە هەر پێکهاتەیەک لە هەر سنوورێکی قەزا و ناحیە یعنی تقریبا دیاری کراوە ئەتوانی باز وازحتر قسە بکەین ئەگەر نفوسەکەی کەم بێ دەنگی لایەنە زۆرینەکە دەنگی کەمەکە ئەخوا و ئەو تێبینیانەشمان ئێمە لە پێش پەسەندکردنی یاساکە وەکو فراکسیۆنیەکێتی نیشتیمانی کوردستان خست بۆڕ و هەڵوێستشمان زۆر ڕوون بوو سەبارەت بە یاساکە بەڵام ئێستا ماوەتە سەر ئەوەی کە بم هەموو ئەگەرەکان تو خۆت ئامادە بکەیت و کاری لەسەر بکەیت